هەڵەبجە دمێنین لەسەر کارن بێ فیستیڤالێ هەروەها ئامادەکارییا فیستیڤالێ و گرنگیا فیستیڤالێش بۆ جوتکارên navxweyên Herêma Kurdistanê û herwiha hewlên hikûmeta Herêma Kurdistanê taybet Serokvezîr Mesûd Barzanî di vê kabîneyê de ku ev dergeh vekirin bo vê çendê ku cûtiyarên navxweyî berhemên xweşbilî navxweya Herêma Kurdistanê hinardeyî dervê Herêma Kurdistanê ji bikên û li welatên cîhanê îtir berhemên Herêma Kurdistanê bêhêne firoştin. Birêz Asî Faye qendamê Komîteya Serpereştariya Festîvala Henara ji Helebce dêdgelme dabîtin. Kak Asî beyanîtan baş, pîrozbayîtan lê dekin, hîvay serkewtitan bô dexwazîn û yanzemîn karekaniyan festîvala. Sereta Kak Asî ba li we dest pê bikin, yani salanî rabirdû kêşeyî zorî hebû em festîvalaya bû nimûne xelek neyan detwanî bi asanî bigene şwênî festîvaleke cade û banekan wekû pîwîst nebûn. ئیتر ئەو بەرهەمانەی کە لە فیستیڤالەکە نمایش دەکران بەرهەمە خۆمالیەکان تایبەت هەنار وەکو پێویست نەبوون بەدەست خەڵک نەداکەوتن. ئەنی ئەم ساڵ توانیتانە ئەم کێشانە چارەسەر بکەن؟ بەڵێ باینتان باش بەیانی پێپتنەوەی بەڕێز باش بێ زۆر سواز و بەڕێستان. ڕاستی کە ئەم ساڵ یانزەمی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە چێ بەهاو بەشی لەگەڵ بەڕێوەتی گشتی گەشت و گوزار و بەڕێوەتی گشتی کشت و کاڵی هەڵەبجە و تۆری ڕێکخراوەکانی هەڵەبجە کە ئەم سێلایەنە بەسەرێکی و هەروەها لە ژێر سەرپەرشتیاری و چاودێری بەڕێز پارێزگاری هەڵەبجە و ئەم فستیڤالە ڕاستی وەکو جەناب فەرموو ساڵانی تر کێشەمان هەبوو لە شێوەی گەشتنی سەردانیکەران و گەشتیاران بە فستیڤالەکە بەڵام سپاس بۆ خوا و سپاس بۆ هەوڵی ئیدارەی پارێزگای هەڵەبجە کە توانیمانە هەندێ ڕێگەوبانی تازە و هەندێ شوێن کە ساڵانی پێش و سوودی لێ نەبێن بۆ فستیڤالەکە بات و چۆ ئەم ساڵ هەموویمان هەموو چاکراوە و سوپاس و دڵخۆشی بۆی هەموو لایەن هەموو دەستگاکان کە هەوڵیان داوە تا ئەو پەڕی ئیلاکی خۆیان کاریان کردووە بۆ گەیشتن و ئێستاش کە فستیڤالەکە تەچی پێ کردووە و هیوادارین کە توانی بێتمان ئەو کێشان چارەسەر بکەین کە لەبارەی گەشتیار بۆ ناو فستیڤالەکە. زۆر باشە. کاک عاسی لەم فستیڤالە چەند جۆر ڕاستە فستیڤالەکە بە ناوی فستیڤاڵی هەنارە بەڵام چەند جۆر بەرهەمی ناوخۆیی تایبەتی جۆتیاری هەڵەبجە نمایش دەکرێتن بەرهەمەکان وەکو پیوستن ینی خەڵک دەتوانێتن ئەگەر لە ڕۆژی یەکەم و دووەم نەیە بۆ فستیڤالەکە ینی بەرهەمەکان لە ئاستی پیوستدان بەشی ئەو هەموو خەڵکە دەکەن کە خەڵکەکە بێن حتمما سەردان بکاتن ئیتر 2 کیلو 3 کیلویەک لە هەنارە لە ڕوبە هەنارە لە شەربەتی هەنارە لە بەرهەمەکانی تری ناوخۆیە جوزی هەورەمانە. بەڵێ ڕاستی ئەم فستیڤاڵی هەنار ینی تایبەتە بە هەنار ڕاستە ناوەکە تایبەتە بە هەنار بەڵام ینی ئەگەر تایتڵەکەی وا بێ فستیڤالەکەی بۆ بەرەبوومە خۆماڵیە کشت و کاڵیەکانی ناوچەکە هەورامان شارە زۆر و هەڵەبجە و لەبەر ئەوەی خۆتانزان ئەم ناوچە ینی هەم ئەو سێ شوێنە ناوچە گرنگەمان هەیە هەم شارە زۆر کە بەربوویکی زۆر باشی هەیە و هەورامان بەربوومی گوێز و تو ئەوانەی هەیە و هەڵەبجە هەر خۆی بەعام ینی بەربوومی هەناری هەیە ئەمە ئەو بەربوومانە ئەمە بەپێی تەجوبەی ساڵانی پێشوو بێگومان ئەو بەرهەمە زیاترە لە چاو ینی ناوچەکە بۆیە بێگومان هەتا سێ ڕۆژی فستیڤال بەرهەمێکی زۆر هەیە و زیاتریشە ئەگەر هەفتەیەکیش بخایەنێ ئەمە ئەو خاوەن بەرهەمانە توانانەیە کە بەرهەم دابینکەن بۆ هەموو کڕیاریان بە درێژای فستیڤالەکە. باشە لەم فستیڤالە تەنها جوتیاری پارێزگای هەڵەبجە یان جوتیاری ناوخۆیی بەشداریان کردووە بەرهەمەکانیان نمایش دەکەن یان لە شوێنەکانی تریش هاتوون بۆ نمونە لە بادینان لە هەولێر یان لە ڕۆژهەڵات یان لە هەورەمانی تەخت لەوێش هاتوون بۆ ئەوە نمایش بکەن بەرهەمەکانیان. بەڵێ بێگومان جوتیار وە خاوەن بەرهەم و خاوەن کاری دەستڕەنجینی ئەمانە هەمویان لە شارەکانی تری هەرێمی کوردستانەوە هاتوون لە چەمچەماڵاتون لە ڕانیەواتون لە هەولێرەواتون لە پێنجوێنەوە لە
لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شارەکانی ئێرانەوە هاتوون و هەروەها لە شوێنەکانی تیش هاتوون بێگومان ئێمە ئاماژمان ئەوەیە کە بتوانین هەموو جوتیارانی هەرێمی کوردستان بە تایبەتی و پارچەکانی تری کوردستانیش بەشداری پێ بکەین و بەرهەمیان هەبێ بۆ ئەوی بەرهەمی ناوچەی خۆیان لێرە بخەنە ڕوو و هەروەها بێتە ینی سەکۆیەکی گەورە بۆ کۆکردنەوەی بەرەوبوومی خۆماڵی هەموو کوردێک لە هەر پارچەیەکا بێت. زۆر باشە کاک ئاسی ینی ئەم جۆرە فیستیڤالانە تا چەند گرنگی خۆیان هەیە تایبەت بۆ جۆتیارەکان بۆ ئەوەی زیاتر گرنگی بە باغەکانیان بدەن گرنگی بە بەرهەمەکانی ناوخۆی بدەن بۆ ئەوەی داهاتەکە یان بەرهەمەکە زیاتر بکرێتن ئەم جۆرە فیستیڤالانە کە ساڵانە ڕێک دەخرێتن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەروەها ینی مەبەستم بە هەماهنگگی لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئامادەکاریانی کە دەکرێتن لەلایەکی تر جەنابتان دەزانن کە لە کابینەی نوەمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دەرفەتەش ڕەخسێنرا کە جوتیاری ناوخۆی ئەگەر بەرهەمەکەی لە ناوخۆ ساخ نەکرێتەوە بۆ ئەوەی بنێرێتە دەرەوەی هەرێمی کوردستان جەنابتان دەزانن کە لە کەندا و ئیتر لەوێ هەناری خواستێکی زۆر لەسەر هەناری کوردستان هەیە تاربێت هەناری هەڵەبجە ینی ئەم جۆرە هەنگاوانانە چۆن دەبێنن بۆ پێشخستنی یان گرنگیدان بە جوتیارانی هەرێمی کوردستان. بەڵێ ڕاستی ئەم فستیڤالە بە تایبەتی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان و ناوازەکان کە لەبەرەوەی پرۆژەیەکی هاوبەشی نێوان حکوومەت بە هەموو دەستگاکانیەوە لەگەڵ ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوە لۆکاڵەکانی ناوهەرێمی کوردستان کە ئەمە یەکەمی پرۆژەیە کە ئەم ساڵی یانزەمی ساڵەتی کە بەردەوامە ئەمە ئەزمونێکی زۆرە و کارێکی و بەڕاستی هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیادی پێ چونکە تاکە ئەزمونە وتم کە بەم پرۆژە گەورە ناوازەیە بەردەوام بووە کە کارێکی هاوبەشی هەم ڕێکخراوەکانە هەم حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە هیواداری حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی پێ بدا و ئەم فستیڤالە تەنها بۆ ساغکردنەوەی بەرهەم نییە ینی ئەمە لەلایەکە بەڵام لەلایەکتر بۆ ناساندنە و بۆ تێکەڵاوبوونی کللتوریە بۆ زیاترکردنی پەیوەندیەکانە و لە ڕێی ئەم فستیڤالانەوە زۆر خاوەن بەرهەم زۆر جوتیار هەیە کە پێشتر بەرهەمەکەی تەنها ئەبردە علوەکان و ناوبازار بەڵام ئێستا وای لێ هاتووە خۆی براندێکی تایبەتی بۆ خۆی دروست کرد براندێکی کوری تایبەتی بە خۆی دروست کرد بە بەرهەمەکانی کە سەرنجی هەموو کڕیاران و هەموو گەشتیارانی بۆ خۆی ڕاکێشاوە هەتا لە شارەکانی خوارێ و عێراقیشەوە ئەمە کەواتە ئەم فستیڤالە گرنگە هەم لە ڕووی ناساندنی بەرهەمی خۆماڵی ناراساندنی هەم لە ڕووی پیشاندانی توانای خاوەنکار و جوتیارانی هەرێمی کوردستان کە هیچ جیاوازی نییە لەگەڵ وڵاتانی ترا کە ئێمەش ئەتوانن لەو ئاستا بن کە بەرهەمەکانی خۆیان بکەن براند و براندێکی وها بێت کە خەڵک خۆی پەیوەندیان پێ بکات. بەڵێ هەر بژیت بەڕێز کاک عاسی فایق ئەندامێ کۆمیتە سەرپەرشتیار یا فستیڤالە هەنارن لە هەڵەبجە شوەیەکی ڕاستەخۆت گەلمەدا بۆ هەر بژیت سوپاس.